سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانزی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لە بەڕێوەبەرایەتی بەشی پۆلیسی کۆمەڵگەین لە سۆران یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیانەی کە ئەرکوکار و خزمەتێکی زۆری لەسەر شانە بۆ ئەوەی بزانین ئەو بەڕێوەبەرایەتیە چ کۆڕ و سیمینارێکیان لە نێو ناوەندەکانی خوێندن لە زانکۆکان هەروە لە پەیمانگاکان و بۆ چین و توێژەکان ئەنجام داوە و باس لەوە بکەین کە تۆڕە کۆمەڵایەتیەکان چ کێشە و گرفتێکیان بۆ هاوڵاتیان دروست کردووە لەگەڵ ئەوەش ژمارە تەلەفۆنێکی پێویست ڕائەگەێنرێن بۆ ئەو مەبەستە بەڕێز عەقیلی پۆلیس دڵشاد ساڵحمان لەگەڵ دەبێ. کاک دڵشاد ئەگەر بێتە لای من وەکو بەڕێوەبەری پۆلیسی کۆمەڵگەیی پێمان بڵێ ئەرک و کارەکانی ئێوە زیاتر خۆی لە چی ئەبینێتەوە؟ بناوی خوا پێش هەموو شتێک زۆر بەخێرهاتنی ئێوەی بەڕێز دەکەم وەکو دەستگای زاری کرمانجی بۆ ئەم مقابلەیە. ئێمە وەکو بەشی پۆلیسی کۆمەلگەیی کە سەر بە بەڕێوەبەرەتی پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سوورانین ئەرک و ئامانجی ئێمە جیاوازە لەگەڵ دەستگاکانی دیتری پۆلیس. ئامانجی ئێمە جوانکردنی وینەی پۆلیسە لە پێشچاوی هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست بۆ ئەوەی متمانە دروست ببی لە مابینی هاوڵاتی و دام و دەستگاکانی ئەمنی و هەدەفی ئێمە ڕێگریکردن لە ڕوودانی تاوانە و ئامانجی سەرەکی ئێمە کەمکردنەوەی ڕێژەی تاوانە لە ناو کۆمەلگاتە بۆ ئەوەی بتوانین ژینگەیەکی کۆمەلایەتی ڕێک و پێک پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان بکەین. بۆ ئەوەی باس لە کەمکردنەوەی ڕێژەی تاوان کرد چیتان کردووە بۆ ئەوەی ڕێژە و ئاستی تاوان کەم بێتەوە؟ طبعا ئەرکی ئێمە لە ناو کۆمەلگادا ئێمە لەسەر یاساکان کارەکەین. وەکو دەزانن یاسا کە لە پەرلەماندا ڕێژراوە یاسا بوو بەرژەوەندی خودی هاوڵاتی ئەو وڵاتەیە و هاوڵاتیانە بوو ئەوەی هاوڵاتی بپارێزێت بوو ئەوەی هاوڵاتی دووربی لە تند و تیژی و تاوان بوو ئەوەی هاوڵاتی بە ئاسوودەی بژیت. ئێمە لەسەر هویەکانی تاوان کارەکەین. وەکو نمونە بوتان دێنم یاساکەمان هەیە یاسای ژمارە 6 ساڵی 2008 کە دەرێت خراپبکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە چەندین مادە لە 5 مادە پێکهاتوویە دەرێ هەر کەس بە پێچەوانەی ئەو یاسا کار بکە دەچیتە چارچێوەی تاوانە. یان یاساکمان هەیە یاسای ژمارە 1 ساڵی 2020 کە سەبارەت بە کڕین و فروشتن و بەکارهێنانی مادە هوشبەرەکان ئەکات بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی ئەم کردەوانەیە هەر کەس هەرستێت بە دەستداریکردن و یان کڕین و فروشتن و یان کێشانی ئەم مادەی هوشبەرە دەچیتە چارچێوەی تاوانبار لە قەلەم ئەدرێتن. ئێمە کە هویەکەمان دۆزیەوە هەڵدەستین لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان و حتا لە دەواری حکومی لە ناو هاوڵاتیان بەگشتی هەڵدەستین بە ئەنجامدانی سمینار و کوور و کوربەند و گۆرشۆپ بوو ئەوەی ڕۆشنبیری و هۆشیاری یاسای پێشکەشی هاوڵاتیان و چین و توژەکانی کۆمەلگا بکەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن و ئاشنا بکەن لەگەڵ ئەو یاسا و چونیەتی خۆ پاراستنی تاکە کەسیشی پیان دەرێن و ئەگەر خۆی نەخواستە تووشی کێشەیەکیش بوون دەتوانن پەیوەندی بە پۆلیسی کۆمەلگەیی بکەن. ئێمە ڕێگا چارەیەکی شیوەی خۆمان هەیە کە دەتوانین چارەسەری کێشەکان بکەین. تا ئێستا زنجیرەیە کۆڕ و سیمینارتان ئەنجامداوە لە نێو ناوەندەکانی خوێندن بە ژمارە لاتانە چەند کۆڕ و سیمینارتان کردووە؟ ئێمە ساڵانە کارەکەین کە لە بیدات دەستپێکردنی خوێندن چ لە زانکۆ و پەیمانگا و قوتابخانەکان ئێمە وەکو پۆلیسی کۆمەلگەی لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەر لە زاخۆ بگرە هەتا گەرمیان ئێمە کارمان ئەنجامدانی سیمینارە پێشکەشکردنی سیمینارە لەگەڵ لە ناو قوتابخانە وەکو دەرسەکە بۆ قوتابی چونکە دەبێت قوتابی گەنجە هەرزەکارە شارەزانەیە دەبی ئاشنابی لەگەڵ ئەو یاسا و چونیەتی خوب پاراستن. بووە ئەو ساڵە تەنیا ئەو ساڵە لە دەستپێکی خوێندن تاکو ئێستا بە داتا ئێمە 86 سیمینارمان پێشکەش کردووە لە ناو قوتابخانەکان و پەیمانگا و زانکۆکان کە و حتا لە ناو دەستگا ئەمنیەکانشی سیمینارمان پێشکەش کردووە لە ناو خەڵکدا هاوڵاتیانداشی سیمینارمان پێشکەش کردووە بۆ هوشیاریکردنی تەوەری سیمینارەکان زیاتر لەسەر چی بووە؟ لە ناو قوتابخانەکان بەڕێز ئەمە سیمیناری تایبەتی خۆمان هەیە چونکە کێشەیەکی گەورە هەیە لە ناو کۆمەلگایمە ئێمە دوو تەوەری گەورەمان هەیە کێشەی گەورەمان هەیە لە ناو کۆمەلگادا کە یەخەی هاوڵاتی ئێمەی گرتووە. یەک بەکارهێنانی مادە هوشبەرەکان و دوو بەداخەوە خراپبکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان چونکە هاوڵاتی ئێمە لە یاسای خراپبکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاشنا نییە بووە بە عەشوایی دەچیتە لە ناو تۆڕە کۆمەڵایەت بە شێوەیەکی خراپبکارهێنی تووشی کێشەی ئەبیتن و ڕێگا چارەشی نازانین. بووە ئێمە دو سیمیناری تایبەتمان دیاری
کردووە سمیناری خراپەکارێنان تۆرە کۆمەڵایەتەکان تایبەت بۆ قوتابخانەکانی کچانمان تەرخان کردووە و مادە هوژبەرەکانیش بۆ قوتابخانەکانی کورد تایبەتمان کردووە و زۆر جار هەیە کە تێکەلاون سمینارێکی تێکەلا هەم خراپەکارێنان تۆرە کۆمەڵایەتەکانە هەم مادەی هوژبەرە پێشکەشیانەکە لە سنووری ئیدارەی سۆران لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان و مادەی هۆشبەر کامەی زیاتر هەستەکەی گەنج قوتابی یا چینەکانی توێژی کۆمەلگا پێوە وەکو جۆرێک لە مدبوونبوونی لێ هاتووە زۆربەی سەبارەت ئێمە سەبارەت بە کێشەکان باس دەکەن زۆربەی خراپەکارێنان تۆرە کۆمەڵایەتیەکان لە ناو کچاندا ئەوە هەیە کچ و ئافرەتی کۆمەلگا ئێمە تووشی کێشەیە بن و ناتوانن بە چ شێوەیەک نازانن بە چ شێوەیەک چارەسەری کێشەکە بکەن کە بەداخەوە ئافرەت و کچی کۆمەلگای ئێمە بە دوهویەکەوە یەک بەهۆی ترس لە کەس و کاری خۆی مێرد یان خوشک برا باب گەورەترە خۆی دەترسید باسی کێشەی خۆی یان بەهۆی شەرم لە ئابروو کەسایەتی خۆی ناچتە بنکەکانی پۆلیس ناچتە دادگا سکالا تومار بکەتن بویە بەردەوام لەگەڵ ئەو خراپەکارەی لە پشت تۆرە کۆمەڵایەتەکان کە هەڕەشە لێ دەکات داوای شتی خراپ لێ دەکات وەکو پارە وەکو دیتن وەکو وینە وەکو ویدیۆ ئەوانە بەردەوام دەبی لەگەڵ بویە سمینارەکەمان تایبەت کردێ بۆ ئەو چینی ئافرەت و کچی کۆمەلگایمە و ڕێگا چارەمانشی بودانەوە خوشبەختانە دەتوانن بەو ڕێگایە کە ئێمە پێیان ئەلێن دەتوانن چارەسەری کێشەکەی خۆیان بکەن وەکو بەڕێوەبەری بەشی پۆلیسی کۆمەلگەی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان لەبەرەوەی ئیش و کارتان لەگەڵ ئەو بابەتانە کامیان لە هەمویان مەترسیدارترە و زۆرترین سکاڵای لەسەر هەیە کێشە زۆربە هەیە لە ناو تۆرە کۆمەڵایە بەڵام زۆربەی زووری کێشەکان لە دوو شوێنن یەک سناپە و یەک تیکتۆکە کە بەداخەوە ئەو دوو کۆمپانیایەکی ئەجنەبینە هاوکار نینە لەگەڵ دەستگای ئەمنی ئێمە وەکو هەرێمی کوردستان بۆچی چونکە دوو کۆمپانیای ئەجنەبینە ساڵانە لەوانە میلیاردان دلار قازانج دەکەن کەواتە مەجبور نینە لەبەر خاتری من یا هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بیاوێت بازاری خۆی تێک بدات ئەو دوو کۆمپانیا یاسای خۆیان هەیە یاساکان چیا دەرێت ئەگەر بیری توندتیژی تێدا نەبێت توندتیژی و تونڕەوی تێدا نەبێت لەناو ئەو سناپە و تیکتوکە یان مادەی هوژبەر بکارێن یان ڕیکلام بوو مادەی هوژبەر نەکرێتن ئەگەر بکرێتن ئەوانە ڕاستاوخۆ ئەو سناپ و تیکتوکە ئەسووتێنن بەڵام بە شێوەیەکی دیتر ئەگەر کچێک لەگەڵ کوڕێک ویدیۆ بەلاو ئەکەنەوە یان وینە بەلاو ئەکەنە یان قسەی ئەولا دەکەن هیچ کێشانەیە بەڵام بوو کۆمەلگای ئێمە کێشێکی گەورەیە چونکە ئەو کێشە ئەگەر باب یان برا یان کەسێکی یان مردی ئەو ئافرەتە ببینیتن کە وینەکەی بەلاوکرا بە شیوەیەکی ناشرین بەلاوکرا کێشەیەکی کۆمەڵاتی زۆر گەورە دروست دەبێتن بەڕاستی بەداخەوە ئەو سناپ و تیکتۆک شێرازەی کۆمەڵاتی شێرازەی خانەوادەی هەرتێکدایە بویە ئەگەر بەکار نینێت داوا لە گشت هاوڵاتیانە حتا دەتوانن سناپ و تیکتۆک بەکارناینە چونکە کارەساتێکی زۆر گەورە چارەسەریەکەشی زۆر بە زەحمەتە عقیدە شتێکی تر ئێوە خەڵک چۆن پەیوەندیتان پێوە بکە ژمارە تەلەفۆنێک شتێکتان هەیە بۆ ئەوەی هاوڵاتی لە کاتی پێویست پەیوەندیتان پێوە بکە ئەمن دەمەوێت لێرە زۆر سپاسی بەرەبراتی پۆلیسی ئیداری سەربەخۆی سووران ڕێزدار ئەمیرسەران بکەم کە زۆر هاوکار بوو لەگەڵ ئێمە دڵسوزانە کارەکەن و هەستی کردووە بەو کێشە گەورە بووە زۆر خۆی ماندی کردووە داوا کردووە کە ئەلحەمدولیلا نەتیجەشی هەبووە کە ڕقم تەلەفۆنێکی تایبەت بۆ خراپەکارێنانی تۆرە کۆمەڵایەتەکە چونکە ئێمە چەندین ڕقم تەلەفۆنی دیترمانشی هەیە کە هاوڵاتیان دەتوانن پەیوەندی بکەن کە ئەوانە 104 124 134 144 و حتا ڕقم تەلەفۆنی دیترشە 0753 ئەوانە هاوڵاتیان دەتوانن وەکو خوبەش هاوکار بن لەگەڵ دەستگا ئەمنیەکان ئەگەر هەست بە کێشەیەکیان کرد یان ئاگر کەفنایەکە یان دەعمەکی هاتوچوویە یان کێشەیەکی کۆمەڵاتیە لەناو گەڕاکولان یان دوکاندارن بە کێشە هاتن دەتوانن پەیوەندی بکەن بۆ ئەوەی کارمەندانی پۆلیس بە زووترین کات بگەنە شوێنی کێشەکە تاکو کێشەکە چارەسەر بکەن و بنبر بکەن ئەوانە کودیان نییە ینی 0700 بێ بەرامبەرەشە ئەگەر مۆبایلەکەی وەحدەیش تێدا نەبێت دەتوانێت ڕاستە خۆ 104 ڕقەمەکەی لێدا دەڕوە کارمەندی پۆلیس 24 کات ژمێر لەسەر هێلە ئەوە هێلی گەرمە بۆ هەر شەش قەزاکەم قەزای خەلیفان قەزای سیدەکە قەزای چومان قەزای مێرگەسۆر قەزای ڕەواندز قەزای ناوەندی سووران و ئیدارە سەربەخۆی سووران دەتوانن پەیوەندی هەر هاوڵاتێک دەتوانیت پەیوەندی بکەن بۆ ئەوەی بە زووترین کات کێشەکە چارەسەر بکەن
لێرەژی کە گوتم دەبی زۆر سپاسی بەرەبراتی پلیسی دارە سەربەخۆی سووران ڕێزدار ئەمیر سەران بکەن کە زۆر هاوکار بوون لەگەڵ ئێمە پاڵپشتێکی باشە بوو ئێمە وەکو بەشی پلیسی کۆمەلگەی زۆر هاوکارە لە دابینکردنی پێداوسیەکان و ئەو ئیشانەی کە ئێمە پێویستیمان پێە ئەو ڕقم تەلەفۆنای دابین کردووە 0750 0750 558 98 98 ئەوە 0750 558 98 98 ئەو ڕقەمە تایبەتە بە بەشی پلیسی کۆمەلگەی کە ڕقەمێکی تایبەتە بوو کێشەکانی خراپبکارێنانی تۆرە کۆمەڵایەتەکان کە خوای نەخواستە کچ ئافرەت هەتا پیاوێش تووشی لە ناو تۆرە کۆمەڵایەتەکان تووشی کێشەی بێت نازانێت بە چ شێوەیەک چارەسەری کێشەی خۆی بکەن بەداخەوە بەردەوام لەگەڵ ئەو تاوانکارە هەرچی داوای پارە بکات پارەی لۆ دەنێت داوای دیتن بکات داوای وینای بکات هەرچی بەردەوامە بۆ بنبڕکردنی ئەو کێشە گەورە دەتوانن پەیوەندی بەو ڕقم تەلەفۆنە بکەن ئەو ڕقم تەلەفۆنە تایبەتە بوو تایبەتە 0750 558 98 98 ئەوە دووبارە سێبارەکەم بۆ ئەوەی هاوڵاتی باشتر بزانێتن ئاشنا بی بەو ڕقم تەلەفۆنە کە تووشی کێشە بوو لە تۆرە کۆمەڵایەتەکان دەتوانیت پەیوەندی بەو ڕقم تەلەفۆنەکەن لە وایبرە لە مسنجرە لە واتساپە کە هەیە بەبێ شەرم هەرچی هەیە دەتوانیت باس بکات و دڵنیاش دەکەینەوە ناوی کەس نازانیتن هیچ کەس لە کێشەکەی نازانیتن ئەو کێشانەی خراپبکارێنانی تۆرە کۆمەڵایەتە هەندێک کێشەنە کە مافی گشتی لەسەرە حەقل عامی لەسەرە کە خوشبەختانە ڕۆژی سێشەمبە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری دادگای لێکولینەوەی سووران بەڕێز حاکم عەبدوڵڵا دانیشتین لەگەڵ جێگیری داواکاری گشتی دانیشتین لەگەڵ بەڕێز حاکم ئەحمەد سەباح دانیشتین باسی ئەم ڕێگام کرد کە زۆر پێیان باش و زۆر خۆشحاڵمون بەو کارە گوتی ئێمەژی پاڵپشتی ئێوە دەبین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەو کێشە وەکو جێگیری داواکاری گشتی کە پێ دەنێ مدعاالعام دەبیتە سکالەکە لەسەر ئەو کێسە ئەوە زۆر گرنگە ئەو هاوڵاتەیە کە خوای نەخواستە لە تۆرە کۆمەڵایەتەکان تووشی کێشەی بووە نازانی بە چ شێوەیە چارەسەرکە ئەگەر پەیوەندی بەیمەوە بکەن بەڵام بەلگەی بەدەستی بیتن بەلگەی بەدەستی بە چ شێوەیەکە زۆر ئاسانە کەسێک تادیدی لێ دەکات هەڕەشەی لێ دەکات داوای شتی خراپ لێ دەکات تەنیا لە ناو مۆبایلەکە وینەی لێ بگرێت ئەو هەڕەشەی کە لێکرا وینەی لێ بگریت ئەو خراپبکارای بلوکی بکات قەسەی لەگەڵ نەکات پەیوەندی بە ژمارە تەلەفۆنە بکەتن ئێمە داوای ئەو بەلگانە لێ دەکەین کە بەلگەی بەدەستمان گەشت لێکولینەوەی خومان دەکەن وەکو پلیسی کۆمەڵگەی کە بوومان دیارکە کە بەڕاستی کێشەیەکی گەورەیە لە ناو تۆرە کۆمەڵایەتەکاندا بە راپۆرت ڕەوانەی دادگای لێکولینەوەی سووران دەکەین و بەڕێز جێگیری داواکاری گشتی دەبیتە سکالەکە لەسەر ئەم کەیسە و کاری لەسەر دەکات تاوانبارەکە دەستگیر دەکرێت بە سزای خودێ بەبێ ئەوەی کە کەسەکەی کە توش بووە بەبێ ئەوەی کە ناوی ئاشکراوی بەبێ ئەوەی کە کەس لە کێشەکەی بزانێت کێشەکە چارەسەر لەبەر کەمی کات ئەگەر ئەوم پێ بڵێ لە ئیدارەی سۆران بابەتی وا هەبووە سکاڵای وا لە ئێوە تۆمارکە کەسێک هەڕەشەی لێکرابێ مەترسی لەسەر بوو بێ یا لە ڕێی پارەوە فێڵی لێکرابێ ئەم بابەتانە تۆمار کراون ئێمە وەکو پۆلیسی کۆمەلگەی ئەوە چەندین ساڵە ئەمە ئیشەکەن لەسەر ئەو کارانە بیدات کە ئێمە دەستمان کرد وەکو پۆلیسی کۆمەلگەی سمینارمان پێشکەش کرد لە قوتابخانە و زانکۆ و پەیمان لە ناو هاوڵاتیەتە ڕاستیەک برێم زۆر کێشە هەبوو زۆر پەیوەندی هەبوو لەوانە ڕوژانە 3-4 کەس پەیوەندیان دەکرد بەڵام ئەمساڵە کە سمینار پێشکەشەکەن و خەڵک هوشارەکەین خوشبەختانە دەبینین مانگانە لەوانە یەک کەس دو کەس پەیوەندی بکات باسی کێشەی خوێ کە ئەوە نەتیجە ئەوەیە کە خەڵک هوشار بووە خەڵک خۆی دەپارێزێت خەڵک خۆی بە دوور دەگرێت لەو شتە خراپانە یعنی ئاشناییان پەیدا بووە بەڵام کەسانێکشی هەن کە تووشی کێشەی چووکە بەشەر جاز الخەتا هەلە ئەکات هەلەکردن جائزە کە خوای نەخواستە تووشی کێشەی بوو دەتوانن پەیوەندی بکەن ئێمە کێشەکەی چارەسەرەکەی دوا پەیامی تۆ وەکو بەڕێوەبەری بەشی پۆلیسی کۆمەلگەی بۆ هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چییە؟ ئەمن دوو داوام هەیە دوو داوا لە هاوڵاتی خۆشەویستم هەیە داوا دەکەم لە هاوڵاتیان وەکو خوبەخش ببنە پلیسێکی خوبەخش لۆ ئەو شارەی بۆچی ئیدارەی سەربەخۆی سووران بە گشت قەزاکانەوە بە جوورەی موقع جوغرافیایی بە جوورەی هەلکەفتی جوغرافیایی شوینێکی گەشتیاریە کەواتە ئێمە دەبیت ئەو شوینەی
ئەو شوینای وەکو ژینگەیەکی کۆمەلایەتی ڕێکوپێک پێشکەشی هاوڵاتی و پێشکەشی ئەو گشتی یارانە بکەن کە سەردانی ئێرەدەن کە لە ڕووی بازرگانی و لە ڕووی کارکردن ئیشێکی گەلێکی باشە دەتوانن هاوکار بن لەگەڵێمە چونکە ئێمە ئەگەر تەماشاکە لە هەموو قەزاکان لەوانە 2000 کارمەندی پلیسمان هاتبی کەچی سنوورەکە لەوانەیە 500-600 هزار نفوسی دەبێت کەواتە ئێمە ناتوانین بە شێوەیەکی باشتر و ڕێکوپێکتر ئەرکی سەرشانی خۆمان ئەنجام بدەن بە ڕێگر بین لە ڕوودانی تاوان و چارەسەرکردنی تاوانەکان بویە پێویستیمان بە هاوکاری هاوڵاتیانی خوشەویستە لەو شارە هاوکار بن لەگەڵ دەستگای ئەمنی بە چ شێوەیەک هاوکار دەبن بەو شێوەیەکە ئەو ڕقم تەلەفۆنایە کە هەست بە کێشایەکت کرد هەست بە ڕووداوە کرد ڕووداوەکی نەخوازراوە کێشایەکی نەخوازراوە بە زووترین کات پەیوەندی کرد کە ئەوە هاوکارێکی گەلێک زوورە بوو دەستگای ئەمنی ئێمە سوپاسیان دەکەن و داوایەکی دیترم هەیە لە گشت هاوڵاتیان بە تایبەت کچ و ئافرەتی کۆمەلگای ئێمە داوایان لێ دەکەم ڕجان لێ دەکەم ئەگەر لە تۆرە کۆمەلەتەکان تووشی کێشەی بوون هەلایان کرد تووشی کێشەی بوون خراپەکارەکەی پشتۆرە کۆمەلاتیەکان کە بسپور و شارەزار لە خشتە بردننی گەنجان و هەرزەکاران و ئافرەت و کچی کۆمەلگایمە داوا دەکەم کە تووشی هەلە بوون بەردەوام مەبن لەسەر ئەو کێشە بەردەوام ئەگەر ئەو کەسە خراپەکارە داوای شتی خراپ دەکات داوای پارە و دیتن و ئەوانە بەردەوام نەبن تەنیا وینەی ئەو هەڕەشانە و داوای شتی خراپکەکە وینەی لێ بگرن بلوکی کەن پەیوەندی بە پلیسی کۆمەلگای دڵنیاتان دەکەم کە کێشەکەی بە شێوەیەکی کۆمەلاتی یاسای بێ ئەوەی کەس بزانێتن کێشەکە چارەسەر دەبێت. سواز بۆ تۆ عەقید دڵشاد ئەگەر ئەوم بدەیتێ بۆ ژمارە تەلەفۆنەکە جارێکی تر بڵێمەوە بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ عەقیدی پۆلیس دڵشاد عەبدوڵڵا ساڵە بەڕێوەبەری بەشی پۆلیسی کۆمەلگای قەزای سۆران ژمارە تەلەفۆنەکە ئەڵێنەوە کە ئەو ژمارە تەلەفۆنە لە ڕێی زاری کرمانجیەوە بڵاو ئەکرێتەوە 0 ئەوە ژمارەی پۆلیسی کۆمەلگەیە جگە لە ژمارە تەلەفۆنەکانی تنی ژووری کۆنتڕۆلی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بۆ هەر سکاڵا و بابەتێک تۆی هاوڵاتی ئەتوانی پەیوەندیان پێوە بکەیت.